چەند ساڵی ڕابردوودا بەهۆی قەیرانی داراییەوە بەداخەوە نەتوانرا وەک پێویست خزمەتی گەرمیان و کەسوکاری ئەنفالکراوان بکرێت. بەڵام بەو حاڵەیشەوە خۆشحاڵم کە دەڵێم لە 2 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتیش بەهۆی بەدواداچوون و پێداگریەکانی خودی جەنابی کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتەوە توانرا کۆمەڵێک پرۆژە لە گەرمیان بۆ کەسوکاری ئەنفالکراوان جێبەجێ بکرێت و هەندێک پرۆژەش ئێستا لە قۆناغی جێبەجێکردندان کە بەشێک لەم پرۆژانە بریتین لە چاکردنی جادەی کەلار باوەنور بە جۆرێک ئێستا گەرمیان بۆتە خاوەن دەواازەیەکی شایستە چی بۆ خەڵک و چی بۆ ڕێبواران هەر لەم میانەشدا جادەی کەلار ڕزگاری تەواو کراوە و خۆشبەختانەش جادەی ڕزگاری کفری لە کار و تەواوبووندایە. بە خۆشحاڵیوە پێتان ڕادەگەینی کە نزیک بووینەتەوە لەوەی خەریکە هیچ وارس و کەسوکارێکی ئەنفال بەبێ زەوی نیشتەجێبوون نەمێنێتەوە. بە پێی بڕیاری جێگری سەرۆکی حکوومەت لە ساڵی 2017 بڕیاردرا بە دابەشکردنی 11141 پارچە زەوی بەسەر کەسوکاری ئەنفالکراوان و زندیانانی سیاسی کە خۆشبەختانە تا ئێستا بەشێکی بەرچاوی ئەم زەویانە دابەش کراون. هەر لەم دوایەنەدا نزیکەی 3000 پارچە زەوی دابەش کراوە و داهاتوێکی لە داهاتوێکی زۆر نزیکدا ئەوەی کە ئەوانی تریش دابەش دەکرێن. هەر بە پێی بڕیارێکی جێگری سەرۆکی حکوومەت لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 2000 خانووی بێتاپۆ کە دوو گەڕێکی کەلاریان پێک دەهێنا و خانووی خەڵکی کەم داهات و بوون لەسەریان تاپۆ کراوە. جگە لەمانش چەند پرۆژەیەکی نیشتەجێبوون هەر لە ئیستادا کاریان تێدا دەکرێت کە بە دڵنیاییەوە هەموو چین و توێژەکانی ناوچەکە لێی سوودمەند دەبن. ئێستاکە خۆشبەختانە لە کۆتایی قەیرانی دارایی نزیک بووینەتەوە و لەم بۆنەیەدا بە دەرفەتی دەزانم بە ناوی خەڵکی گەرمیان و ئیدارەی گەرمیانەوە چەند داواکاریەک بخەمە ڕووکە هیوادارین بە زووترین کات بۆمان جێبەجێ بکرێت پێشتر لەگەڵ هەردوو بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت باسی ئەم داواکاریانەم کردووە و دڵنیایان کردوینەتەوە لەوەی هەموو هەوڵێک دەدەن بۆ جێبەجێکردنیان. پێویستە دەست بکرێت بە دووسایتکردنی جادەی کەلار سلێمانی. پێویستە دەست بکرێت بە دروستکردنی ناوچەی پیشەسازی ئازادی گەرمیان لە مەرجی پەروێزخان کە بۆ ئابووری ناوچەکە پرۆژەیەکی زۆر باش و گرنگە. خەرجکردنی بەشی گەرمیان لە پترۆدۆلار کە ئەم ناوچەیەکی نەوتی و ئێستا نەوتی لە بەرهەمەهێنرێت. تەواوکردنی بەنداوی باوەنور بۆ دروستکردنی پرۆژەی بەنداوی بەردەسوور کە ئەم دوو بەنداوە لە ڕووی گلدانەوەی ئاو و ستراتیژی گەشت و گوزاری و کشت و کاڵەوە خزمەتێکی زۆر بە گەرمیان و بە هەرێمی کوردستان دەکات. دروستکردنی ویزگای بەرهەمێنانی کارەبای گەرمیان کە ئێستا گازی پێویست بۆ دەستەبەر کراوە و ئیش لەو ویزگایە بیرەنەوتیەکانی ناوچەکە هەیە. تەواوکردنی ماستەر پلان و دروستکردنی ژێرخانی دامەزراوە و فەرمانگە پەیوەستەکانی مەرجی تیرەکۆ بە نێودەوڵەتکردنی مەرجەکە وەک دووەم دەواازەی سنووری گەرمیان.